وەکو هەمومان نزانین کەوا پێمان وتراوەکە ئەو کەسە شێرپەنجەی هەیە نابێ شەکر و شەکرەوات و کاربۆهیدرات زۆر خوا و شتێکی زۆر بخوا نەک نەیخوا هەر باشتر وایە نەش لەویا من و تۆ زۆر جار ئەتوانی زۆر جار بینەوە زۆر جار بینەوە چونکە پێش بەردامەکەش باسمان کرد ئێمە زیاتر پابندی ڕێبەریەکانین لەوانەیە ڕێبەرەکانی ژووکی خۆت باست کرد کەمێک کاریگەریە بەسەر دروستبوونیان بەڵام لەبەرەوەی کە کاربۆهیدراتی ژەویش دووبارە سەرچاوی باشی هەیە و سەرچاوی ناباشی لەبەرەوە من زۆر لەگەڵ تاجیابمەوە کە بفەرموویت کارب سفرەکەینەوە ئەوە با هەڵگرین بۆ مناقەشی ئەزانم من باسی حاڵتێکی تحدید ئەەکەم لە سەرەتاناتە نەک هەموو شێرپەنجەیەک نەنا هەموو شەرپەنجەکان یەکەم سۆرسی یەکەم سەرچاوی وزیان لە شەکرەوەرەگیری و خۆچاکەزانی کەەوە باشە حتا هەستیاری ئینسۆلین لەسەر خانەکانی شەرپەنجە ئەڵێ 50 قات زیاتر گۆشتە خۆی دوای بێتەوە بەچی بۆی لە شەبەکاری بێنی دووەم دانە ئەگەر فەرزان یەکێک کاربۆهیدراتی نەخوارد فەرزان یەکێ لە گۆشتەوە ئەو کاتە گلوتامین بە سۆرسی دووەم جۆری دووەمیانە لە بەروی خانە سەرەتاکان ڕاهاتون ئەگەر شەکرە بێ ئەو یەکەم شەکر ئەگەر نەما شەکر و هەستی ینی ئەو کاتە کەمی شەکر لە ناو خوێنە لە ئەنجامە گلوتامین وەکو سۆرسی دووەم وەرەگرن کێکی لە باشکاتاکە ئێمە لێرا لە یەک شتایەک بگرینەوە ئەویش ئەوەیە شەکر کە ئەخۆیت زیادە ڕەویتیامەکە شەکرەکە بعد دەستکاری نەکراوێت یعنی بۆ نمونە لە بریەوەی کە تۆ شەکری سپی بکەیتە ناوچاوە مۆس بخۆ هەنگوین بخۆ قوربان ئەمە ئەگەر یەکێک لە حاڵەتەکە تەندروست بێ بەس ئەو کەسەی سەرەتانێ بێ زۆر کەمتر پێویستە بخۆ زۆر باشە بەڵام زیرۆ ناکرێتەوە